بڕار بوو دوێنێ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای زیان لێکەوتوانی یاخود قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی بەعس بکرێت، بەڵام خوێندنەوەی بۆ نەکرا. لە میوانەکەم دەپرسم کە هۆکارەکان چین بۆچی و یاسای ساڵی 2010 کاری پێ ناکرێت. بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاخستەوە خۆ لە بەغدا لەگەڵ مەکاک شێروان. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەو یاسای ساڵی 2010 کێشەی چییە؟ بۆچی ئێستا هەندێک لەلایەنەکان دەیانەوێت خوێندنەوەی دووەمی بۆ بکەن؟ بەڵێ زۆر سوپاس. دوێکە ئەمە داوامان کرد لە بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمان کە ئەو پرۆژەی یاسایە لا بدەین، لەبەر ئەمە وەکو ئەندامی لیژنەی شەهیدان و زیندانە سیاسی دەگەل بەڕێز کاکشوان لە کۆبنەوەی پێشتر داوامان کرد کە ئەو پرۆژە یاسای هاتیە هەرێمی کوردستان تێدا نیە. دوای 20 ساڵ لە ڕزگارکردنی عێراق و ئەو کارەساتێکە لەسەر هەرێمی کوردستان لەسەر ناوچەکان هاتی لەسەر خەڵک هاتیە، ئەو پرۆژە یاسای کە لای حکوومەتەوە هاتیە هەرێمی کوردستان تێدا نیە، پارێزەکانی هەرێم تێدا نیە. داوامان کرد لە کۆبوونەوەی فەرمی دەگەل لە سەرۆک لیژنە و ئەندامانی لیژنە ئەمە دەوێتمان وەکو هەر پارێزەکانی عێراق وەکو هاوڵاتێک لە عێراق ئەوەی کە زۆرمەند بیە لە ڕژێمی بەعس کاتی خۆی لە ساڵی 1966 و حتا 2003 قەرەبوون وەربگریت وەکو هاوڵاتیشی عێراقی. ئەوانش بەڕاستی هەلوێستەکان زۆر باش بی، ڕێکەوتن کرا، پرۆژەکەمان لادا لە خشتەی پەرلەمان. 4 نووسراوی فەرمیمان کرد. یەک لەو نووسراوی فەرمیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە کە وەڵامێکی فەرمی لە ڕێگەی کە هاوڵات داوامان کردیە بە فەرمی کە هاوڵاتی هەرێمی کوردستان لە دوای 2003ەوە کە قەرەبوونیانەوە نەگرتیە لە حکوومەتی فدرالی، ئەوانێک کە زێرمەند بینە لە ڕژێمی بەعس لە 1968 و حتا 23/2003 نووسراوی دوانەمان کردێ لە بۆ وەزارەتی دارایی کە وەزارەتی دارایی لە ئەو سێ بودجەی 2023 و 2024 و 2025 کە بەشی قەرەبوونی هاوڵاتی هەرێمی کوردستان تێدا نیە. ئەمەش بزانین ئەوە کە تێدا نیە هاوڵاتی یان حکوومەتی هەرێم ئەو بەشێ وەرنەگرتیە. نووسراوی سێمان کرد لە بۆ دادگای ئەنجومەنی باڵای عێراقەوە کە لەبەر وەکو ئەنجومەنی دادگای هەرێمی کوردستان دوای کە ئەولەخەکانی کە لە هەرێم دەکەینەوە کە دادگای هەرێمی ئەو بەرپرس بیت بۆ دانانی قازی لە هەر پارێزگەکانی هەرێمی کوردستان. نووسراوی چوارەمان کردیە لە بۆ ئەمانی عامە. بەڵێ بەڵێ نووسراوی چوارەمیش باس بکەن چە پرسیارەکەم. بەڵێ لە بۆ ئەمانی عامە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ نەفسی بابەت کە وەڵامان بداتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕەپارەی یان ئەو قەرەبوونی کاتی خۆی وەری نەگرتیە. چاوەڕێنە ئەو 4 وەلامە بێتەوە لە بۆ لیژنەی شەهیدان کامە بە فەرمی ئەو گۆڕانکاریەکە دەکەین و پارێزەکانی هەرێمی کوردستان لەگەڵ لیژانی کە لیژنەی مرکزی لە بەغداوە نوێری هەرێمی کوردستان تێدا بیت و هاوڵاتی بتوانیت لە ڕێگەی ئەو لقانی کە لە دهۆک و هەولێر و سلێمانی وفي اي هر پارێزگای دیکە بیت یعنی حەلەب شەش کە بێت بتوانن سەردانی ئەو لقە بکەن و ئەوەی کە با بڵێن ملک و مالیان یان هەر زەرمەند بیە لە کاتی خۆی لە ساڵ 2008 بتوانن ئاماری زەرەر و زیانەکان قەبارەی زەرەر و زیانەکان بەڵێ ئەوەی کە سەردانی هەرێمان کردو دەبێت جەنابی سەرۆک حکوومەتی هەرێم وەکو لیژنەی شەهیدان و زیندانە سیاسی کە کۆبوونەوەمان کرد. بەڵێ جەناب سەرۆک حکوومەت ئیشارەتی پێدا کە چەندین ملیار دۆلارە کە بابلێ قیمەتی قەرەبوونی هاوڵاتی هین ئەو زەرەری کە گەشتیە ئەو خەڵکە بەس دەبیت بە شێوەیەکی فەرمی لە ڕێگەی 3 لق یان 4 لق لە هەرێمی کوردستان نەبیت و کە هاوڵاتی بتوانێت ئەوەش کە وەکو ئیشارەتیان پێدا لە راپۆرتان لە ڕێگەی زێر بیت بە عیار 28 قەرەبوون بکرێن. باشە پرسیارەکە ئەوەیە ساڵی 2010 کە ئەم یاسایە دەرچوو
بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانی ناوەڕاست و خوار و عێراق کە زیانمەند بوون قەرەبوویان وەرگرتەوە. بۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەرەبوو نەکراونەتەوە؟ یان ئایا ویستێک هەیە بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەرەبوو نەکرێنەوە؟ بخۆی کاتی خۆی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان تێدا بوو لە لیژنەی مرکزی، بەس بەداخەوە ئەو لیژانەی کە با بڵێن لیژانەی فەرعی کە لە پارێزەکانی عێراق هەبوو لە هەرێمی کوردستان نەبوو، دەبایە هەندێک هاوڵاتی با بزانم سەردانی ئەو لیژانیان کردیە لای مووسڵەوە یا لای کەرکووکەوە، کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕزامەندی نەداوە کە ئەمە دەبێت هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیک لە هەر پارێزەکانی عێراق کە زەرەنەن بیە قەرەبوون وەربگریت و بەس بەداخەوە حکوومەتی هەرێم ئەو کێشەکانی کە لە عێراق ڕوودا حتا ئەو ڕۆکە نەهاتە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی هەرێم یان بابەتی ئەو قەرەبوون لەسەر بودجێ هەرێمی کوردستان بیت. ئەمەش کە ئەو پرۆژێ یاسایی نوێی هاتیە لە بۆ پەرلەمان کە دیتمان ئەساسەن لە لیژنەی مرکزی نە لیژنەی فەرعیەوە یان لەخەکانی کە هەیە نە هەرێمی کوردستان نە هاوڵاتی هەر تێدا نەماوە بە کاملی. ئەمەش تەمان لە لیژنەوە وەکو ئەندامی لیژنەی شەهیدان و لەگەڵ خوشکە چڕۆ شوان ڕەتمان کردەوە قبولمان نەکرد. ئەمە هەموو پێکە وەکو هاوڵاتی لەسەر ئاستی عێراق چ کوربی چ سونە چ شیعە هەر کەسێک بیت ئەمە مافی خومانی لە دستور و لە یاسا هەیە. ئەو پرۆژەمان ڕاگرتیە، ئەو چار نووسراومان کردیە کە وەڵامی دێتەوە دوای ئەوە ئینشاڵڵا بە فەرمی دەنگ لەسەر دێن لەخەکانی لە هەرێمی کوردستان کە بتوان هاوڵاتی خەڵک دهۆک پشتەلقی دهۆک و خەڵک هەولێر لە بۆلقی هەولێر و سلێمانی و حەلەبچۆ کە بتوانین لە ڕێگەی ئەو لیژنەیە خەڵکانی خۆمان قەرەبوون خوان وەربگرن بەزێر. باشە کاک شێروان و کاتی کە من بە دوواداچوونم بۆ ئەم بابەتە کرد ئەوەم بینی کە دەڵێن شیعەکان ئێستا دەیانەوێت لە خوێندنەوەی دووەمی یاساکە لەم قەرەبووکردنەوەی پشکی هەرێمی کوردستان بە لە 12.67 دیاری بکەن. ئێوە ڕازیە بن بەوە؟ نەخێر بخۆی یەکەمی کێشەکان ئەمە لەمە ئەو چاو نووسراوەمان کردووە فەرمی لە بۆ حکوومەتی هەرێم و لە بۆ وەزارەتی دارایی وەزارەتی عفۆن ئەنجومەنی دادگا و لە بۆ ئەمانەی عامی گشتی ئەنجومەن وەزیران بۆ ئەو بابەتەیە. ئەو بابەتە بابەتی سیادی سەر هەموو عێراق علاقی بە بەشی هەرێمی کوردستان نیە. بەشی هەرێمی کوردستان هەر ئەوەیە موچەخۆرانی فەرمانبەرانە و زیاترمان نییە یان خاننشینە و یان پاراستنی کۆمەڵایەتیە ئەوە علاقی پێ نییە. ئەو یاسایە یاسەیەکی مرکزی لەسەر هەموو عێراقا، ئەو لقیانە سەر هەموو عێراقا هاوڵاتی دهۆک و هەولێر و بەسڕا و ئەمبار و یان هەر ناوچەی دیکە لە عێراق بێت هەموو پێکەوە یەک لیژنە مرکزی هەیە لە بەغدا هەیە نوێنەری حکوومەتی هەرێم و وەزارەکانی کە بە پلەی دەرەجەی مدیر عامە ئەو یاسامان هەموو تەواو کردیە بە چاوەڕێ دەکەن ئەو چار نووسراوە بگەڕێتەوە بۆ لیژنە کە دوای ئەوە دەچین بۆ خوێندنی دوانە و دەنگ لەسەر بدەن. ئەگەر هاتوو ئەوان سوور بین لەسەر ئەو بابەتە ئەمە ئەو پرۆژەیە ڕادەگرین قبول ناکرد بە چ شێوەیەک ئەو پرۆژەیە بڕوات. ئەگەر ئاگا هەرێمی کوردستان هاوڵاتی هەرێمی کوردستان دوای ئەو زەرمەندەوە ئەو شەهید و قوربانماندایە لای هەندێک ئەندام پەرلەمانیە لای سیاسی هەرێمی کوردستان لا بدەن بە تاکید ئەمە ئەو پرۆژەیە ڕادەگرین. زۆر سپاس دەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق لە لیژنەی کاروباری شەهیدان. دەستخۆش.